کۆکردنەوەی پارە و کاڵا و شمەک بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا چەندین ڕێکخرا و گروپی جیاوازی جوڵاندووە و کەمپینیان ڕاگەیاندووە. کەمپینی ئیدارەی گەرمیان و ڕێکخراوەکانی سەربەپارت و لایەنە سیاسیەکانە کە بەجیا کاڵا و شمەک کۆ دەکەنەوە. داوامان لێکرا کە کۆبوونەوەیەک ڕێک بخەین، زۆربەی ڕێکخراوەکان تایە بەشداریان کردبوو و لیستی ناوەکانمان هەیە کە چەند ڕێکخراو تایە بەشداری کردووە، بەڵام هەڵبەتە ئەوانی تر کە کەمپینیان جیا کردێتەوە هەر یەکێک و مەرامی خۆی هەیە. بە چەند کیلۆمەترێک لە دووری کەمپینی ڕێکخراوی سەر بە پارت و لایەنەکان چەند ڕێکخراوێکی سەر بە یەکگرتووی ئیسلامیش خێوەتیان هەڵداوە و بەجیا پێداویستی بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکە کۆ دەکەنەوە. ئەگینا ئێمە زۆر حەزمانە کرد هەمانگیمان هەبێ لەگەڵ ئەو بەڕێزانەی تر کە کەمپینیان کردووە، بەڵام خۆشبەختانە هەموو لایەک ئیشێکی باشەکەن، کارێکی هەم ئینسانی هەم ئاینیە، لە نەتیجە کۆتایەکەی هەمووانێک ئامانجمان هەیە و ئەمێ ئەوەش بڵێمیانی ئەم کەمپینەی کە ئێستا پێی هەستاوین ئەمە ساڵی یەکەم و دووەممان نییە، ساڵانێکی زۆر ئەم ڕێکخراوانەی ئێمە ئەزمونیان لەم بوارە هەیە. ژمارەیەک چالاکوانی سربەخۆ لەگەڵ ژمارەیەک چالاکوانی تری نزیک لە پەکەکەش پێکەوە و جیاواز لە کەمپینەکانی تر پارە لە نێو بازاڕی کەلاردا کۆ دەکەنەوە و سندوقیان داناوە. تەنانەت کارەساتەکانیشە ئێمە یەکدەنگ و یەکڕەنگ نەبووین، یەکگرتوو نەبووین. ئەوشە لە ڕاستیە کارەساتە خۆی بۆ خۆی کە ئێمە نەتوانین لە کاتی لێقەومانی گەلەکەمانە یەکدەنگ و یەک هەڵوێست بین. هەڵبەتە ئەوەش ئاگەڕێتەوە بۆ خۆ دەرخستنی هەندێک لایەن یان سەپاندنی دەسەڵات بەسەر کۆمەڵگەی مەدەنیە، بەسەر ئیرادەی خەڵکی کوردستانە. ڕێکخرا و چالاکوانان لە ئەنجامدانی کەمپین بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی تورکیا و سووریا یەک ئامانجان هەیە، بەڵام ڕەخنەی ئەوەیان لێدەگیرێت نەیانتوانیوە هەوڵەکانیان یەک بخەن و جیاواز لە یەکتری کار دەکەن. دڵشادە نوەرە، دەنگی ئەمریکا، گەرمیان.